پێشانگەی خشتەی برین چالاکیەکە لە چالاکیەکانی دامەزراوی ویم و ئارت فرۆش کە تایبەتە بە کارە هونەریەکانی هونەرمەندی شێوەکار گۆران محەممەد. بێنە. ئەم پیشەنگای نوێترین پیشەنگای تایبەتی منە کە لەلایەن پرۆژەی ئارت فرۆشەوە ڕێکخراوە. ڕشتەی برین تێمای سەرێکی کارەکەمانە. برین یان ڕشتەی برین ناوەڕۆکی گشتی کارەکەمان پێک دێنێ. تەرکیزمان لەسەر برین نییە بەگشتی یا جۆرێک لە برین، باز لە برین بەگشتی دەکەین. میتۆدی کارەکان یان ستایلی کارەکانی شکردنە بە هێڵکاری لەگەڵ ڕنگ و دواتر چاپکردنیان لەسەر کانڤاس کە بۆ من هەم شێوازی شیشکردنی تازە بوو، هەم جۆرێک لە دۆزینەوە بوو کە ئێمە توانین لە پاڵ کەرەستە و کۆمەڵک مادەی جیاوازتر توانین لە ڕوبەرێکی بچووکتر ئیش بکەین و دواتر لە فەزای فراوانتر و گەورەتر پیشانی بدەینەوە. ڕێخەری پرۆژەی ئارت فرۆش ڕەبەن عیزەتمان لەگەڵە. ڕەبەن سڵاو لێبێ، بەخێر بێ. زۆر سپاس. ئارت فرۆش بە مانای چی؟ ئارت فرۆش وشەیەکە تێکەڵ کراوەی با بڵێن دەستەواژەیەکە تێکەڵ کراوەی دوو وشەیە. ئارت بە مانای هونەریەت. ئێمە چوار جۆر هونەرمان کۆ کردوێتەوە لە ناو پلاتفۆرمەکەمانە: تابلۆ، پیکەر، سیرامێک، دیجیتال ئارت. فرۆشەکەش وشەیەکی کوردیە بە مانای فرۆشتنیەت، واتە ئێمە پرۆژەی ئارت فرۆشمان دروست کردووە کە پلاتفۆرمێکە بۆ برەودان و فرۆشتنی کاری هونەری هونەرمەندانی کورد. بیرتان بۆ نمونە لە کتێب نەکردوێتەوە یان لە بەشێکی تری هونەرەکانی تر لە ئێستایانە؟ بەڵێ. ویم یەک دامەزراوە چەندین هەواڵ، پێناسەیەکی کورت و پوختە. بەڵێ. هەوڵەکانتان لە پێناو چیایە؟ ئەوەی تایبەتە بە ڤن فاوندیشنەوە ئێمە لە چوار سێکتەری سەرەکیە ئیشەکەین. سێکتەرەکانمان پاراستنی مافی ئاژەڵە، پاراستنی ژینگە و جەندەر ئێکواڵیتی، پاراستنی هاوسانگی نێوان ژن و پیا و لەگەڵ دۆزینەوەی هەلیکار بۆ گەنجان. ئەمە ئەو هەوڵانەیە کە ڤن فاوندیشن کاری لەسەرەکەن. دەرگاکانتان تا چەند واڵایە بۆ ئەو گەنجانە یاخود بۆ ئەو هونەرمەندانەی کە ئەیانەوێ بەشداری بکەن لە پرۆژەی ئارت فرۆشە؟ ئێمە بە بەردەوامی بانگەوازی ئەواکەین و بە هەموو هونەرمەندانێک لە هەر شوێنێک بندەنگیان پێمان بکات و دەنگی ئێمە بەوان بکات، ئاگاداریانەکەینەوە کە ئەتوانن بە هەر جۆرێک ویستیان لە پرۆژەی ئارت فرۆشە بەشداری بکەن. جا بەشداریکردنەکەیان لە ڕێگەی بەشداریکردن لە پلاتفۆرمەکەیە کە پلاتفۆرمەکە وێبسایتێکە، ئەتوانن بەشداری بکەن بۆ ئەوی کارە هونەریەکانیان لەلایەک نمایش بکەن، لەلایەکی تریش بیفرۆشن ڕاستەوخۆ لە ڕێگەی وێبسایتەکەەوە و هەروەها ئەتوان بە شێوازی پێشانگا بەشداری بکەن و ئێمە بە جوانترین شێوە پێشانگایان بۆ بکەینەوە. لە داهاتووتە بە تەمان چی بکەن بۆ ئارت فرۆش؟ یان پلانتان چییە بۆ ئارت فرۆش؟ بەڵێ. پلانەکانی کە دەستی پێکردووە سەرەتا وەک ئێستا وتم برەودانە بە وەبسایتەکە زیاتر لەبەر ئەوەی ئێمە لە لە داهاتوە بۆ داهاتوو برەودانەکەمان زیاتر ئەکات. ئێستا وەبسایتەکە زیاتر لە ناو خۆیان بڵاوبووەتەوە. ئێمە محاولی ئەوەی بۆکەین کە زیاتر بیبینە دەرەوە و هەروەها پێشانگاکان لە بەرەوەی لە ئێستا تەنیا لە سلێمانی هەمانە بیرمان لەوە کرۆتەوە کە بیبینە دەرەوەی سلێمانی بۆ هەولێر و ناوچەکانی تر و دواتریش ئەگەر بتوانین بۆ دەرەوەی وڵات. دوای ئەم پرۆژەیە ئەم پێشانگایە بەنیازی چین؟ لە دوای ئەم پێشانگای ئێمە هەتاوەکو مانگی 12/2022 چەند پێشانگایەکی ترمان هەیە. هەر یەکێک لە پێشانگاکان ستایلێکی جیاوازی هەیە. ئەوەی ئێمە گرنگە لە لامان لە پرۆژەی ئارت فرۆشە دەرخستنی توانای هونەرمەندەکانە و ئەم هونەرمەندانە هەریەکەیان لە شێوازێک ئیشکردنیان هەیە. بۆیە ئێمە محاولەمان کردووە کە هەر جارە و بە شێوازێکی ئیشکردن و بە فۆرمێکی تایبەت ئێمە پێشانگاکان بکەینەوە و بەردەوامیش چاومان لەسەر وەبسایتەکەی ئەپلۆدی زیاتر ئەکەین و بۆ ئەوەی ئێمە هەم هونەرمەندان لێمان ڕازی بن لەوەی کە پرۆژێکی لەو جۆرەمان کردووە، هەم یارمەتیەک بێ بۆ ئەوان لە ڕێگەی ئێمە پرۆژەکانمانەوە بتوانین فرۆشیان بۆ زیاد بکەین. خانمان تا چەند هەوڵەیەن لە ئارت فرۆشە بەشداری بکەن؟ ئەوەی کە جێ زۆر خۆشحاڵیە ئەو کەسانی کە لە ناو ئارت فرۆشە بەشداریان کردووە ئەتوان بڵێم ڕێژەکەیان لە خانمان زۆر زیاترە لە کوڕان. ئەمە زۆر جێ دڵخۆشکەریە بۆ ئێمە. ڕەبەن سپاس کە بەشدار بی لەگەڵمان. زۆر سپاس بۆ ئێوە سەرکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس.